جیهان تەها کێ بوو؟ بۆچی تیرۆر کرا؟ دەبا منیش هەندێ بە ئازادانە قسە بکەم، داوای حەقی خۆم بکەم، داوای حەقی گەنج بکەم، فەقیر هەژار. شەهیدی حەقبێژ مامۆستا جیهان تەها لە ساڵی 1970 لە شاری هەولێر لە خێزانێکی مامناوەن لەدایک بووە. تەواوی قۆناغەکانی خوێندنی لەو شارە تەواو کردووە، پەیمانگای هونەرە جوانەکان و پاشانیش زانکۆی سەڵاحەدین کۆلێژی هونەرە جوانەکان بەشی سینەمای تەواو کردووە. لە ماوەی خوێندنی وەکو خوێندکاری زانکۆ و پەیمانگا دەیان کاری هونەری ئەنجام داوە، لەوانە ڕۆڵی حەلیمەی دایکی شێرکۆ بێکەس و لەیلا قاسمی بینیوە. لەو بارەیەوە دەڵێت توانیم جۆرە ئازایەتێکی ئەو هەڵگرم و لەسەر شانۆدا زیندوی بکەمەوە و باز لە مەردی ژنە کوردێک بکەم و بڵێم کە ئەم جۆرە ژنە جارێکی تر لەدایک نابێتەوە. ڕۆڵی حەلیمەشم لە تەمەنی پیریدا بینی کە وەک ژنێکی ئیماندار و پاک و لەخواترس تێیدا بەرجەستە کردووە. جیهان بێخەبەر بوو لەوەی کە ڕۆژێک خۆی بەڕاستی دەبێتە لەیلا قاسمێکی تر و لە پێناو بەرگریکردن لە نەتەوەکەی ڕۆحی خۆی دەبەخشێت. هەر لە تەمەنێکی زووەوە جیهان دەستی بەکارکردن کردووە. سەرەتای کارکردنی وەکو پێشکەشکاری بەرنامەی هۆشیاری و فکری لە ڕادیۆ دەبێت لە ڕێکخراوێکی نێودەوڵەتی لە هەولێر نزیکەی 8 ساڵ لە کارکردن لەو دەستگایە بەردەوام دەبێت. لەو ماوەیەشدا شارەزایکی تەواو پەیدا دەکات لە ئامادەکردنی بەرنامەی ڕادیۆیی و مۆنتێری و تۆمارکردنی دەنگ. لە زمانی عەرەبیدا شارەزایکی باشی هەبوو و بۆ هۆیەوەش کاری وەرگێڕانی کردووە. جیهان ژنێکی هۆشیار و خاوەن هزر و بیرێکی دەوڵەمەند بووە. لە ڕوانگەیەوەش دەیان کۆڕ و سیمیناری بۆ کچان و ژنانی وڵاتەکەی لە خوێندنگاکان و گرتوخانەکاندا ئەنجام داوە. هەمیشە هەنیانی داوا بخوێن و خەون و هیوا و ئاواتەکانیان بەدی بێنن. سەرەڕای هەموو ئەمانە جیهان ژنێکی قسەزان و زمان پاراو بووە، توانایەکی باشی لە نووسین و لە ئەدەبیات شعر و پەخشان و چیرۆکدا هەبووە. خاوەنی ناملکەیەکە بەناونیشانی خۆشەویستی لە خودداوە فێربا. هەروەها دەیان نووسینی تر کە بەچاپ نەکراون. لە ساڵی 2017 هاوسەرگیری دەکات و خاوەنی 2 کوڕ دەبێت بە ناوی باران و بیرهات. لە دوای هاوسەرگیری بەردەوام دەبێت لە کارکردن وەکو مامۆستای هونەر لە قوتابخانە و خوێندنگاکانی شاری هەولێر وانە دەڵێتەوە. شان بەشانی قوتابی و خوێندکارەکانی دەیان کار و چالاکی هونەری ئەنجام دەدات. جیهان لە زاری هاوڕێ و کەسوکار و دراوسەکانی ژنێکی خاوەن شەرەف و کەرامەت و ڕۆژ بەرز بووە. هەروەها بۆ ماڵداری خانەدان و دەست و پەنجە ڕەنگین بووە. زۆر ئارەزووی گوڵ و ئینجانە و ماڵێکی ئارامی کردووە. هەمیشە یارمەتی خەڵکی فەقیر و هەژار و دراوسەکانی داوە. هەر ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە لە دوایین ساتەکانی تەمەنیدا بەهۆی خەمخۆری و دڵسۆزی لە ڕادەبەدەری بۆ خەڵکی شارەکەی و هاوپیشەکانی شان بەشانی وانەبێژ و مامۆسایانی هاوڕێی ڕێگەی شەقام دەگرێتە بەر، بەشداری چالاکی و خۆپێشاندانەکان دەکات و نوێنەرایەتیان دەکات. پاشان هەروەکو لە دەرکەوتنەکانیدا لە چەند ڕاگەاندنێکی کوردستان بەدی دەکرێت کە جیهان دەنجی ناڕەزایەتی بەرز دەکاتەوە، ڕوبەڕووی دەسەڵاتدارانی کورد و هاواری ماف و ئازادی دەکات لە شارێکدا کە دەیان ساڵە نێر و مێ نقەی لێبڕاوە و خەڵکەکەی لە ترسی گیانی خۆیان و ماڵ و منداڵیان بێدەنجیان هەڵبژاردووە لە دەست ئەو هەموو زوڵم و نادادەی کە دەستی بەسەر هەناسەی شاردا گرتووە. لێچێک لە چاوپێکەوتنەکانیدا مامۆستا جیهان دەردەکەوێت کە لە خەمی گەنجانی وڵاتەکەیدا بووە، بۆ ئەوەش پەیامێک دەداتە دەسەڵاتدارانی وڵاتەکەی کاتێک ئەو ڕۆژنامەنووسەکە لێی دەپرسێت داواکاریتان چییە؟ مامۆستا جیهان دەڵێت داواکاریما ئەوەیە تۆزێک هاوخەم بن، هاوخەمی گەنجەکان بن، با گەنجەکانمان سەرگەردان نەبن، نەچرە ناو دەریای ئیجە لەوێ بخنکێن، با ئاوارە نەبن،
با نچنە وڵاتەکانی دی عەردەکان بسڕنەوە بچن ئیشی چێشخانە و شوێنی دیکە بکەن با ئارەبانە ڕانەکێشن باشە ئێمە بۆچی ئیش دەکەین. هەروها لە بەرنامەیەکی تری تەلڤیزیۆنیدا وەکو میوان بەشداری دەکات دووبارە بە توندی ڕەخنە لە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە دەگرێت لەوەی کارەکان بە پێویست جێبەجێ ناکرێن و بەرپرسانی وڵاتەکەی بە بەکار هاتوو بێدەسەڵات و بووکەڵە ناو دەبات. لە هەمان کات داوای ماف و ئازادی دەکات بۆ خۆی و هاوپیشەکانی و خەڵکی فەقیر و هەژار و گەنجانی وڵاتەکەی. هەر لەو بەرنامەیە و لە کۆتایی قسەکانیدا ڕوو دەکاتە گەنجەکان و بە دەنگێکی دلێرانە هاوار دەکات و دەڵێت چێ لێرە ڕۆحی پیر بووە، چێ لێرە بێئومێدە. گەنجەکان تێکڕا دەست بەرز دەکەنەوە. ئەم هۆشیاریە و بوێری ژنێکی کورد بۆ یەکەم جار سام و ترسێکی زۆر لە دڵی ستەمکاران دروست دەکات بەوەی کە ئەگەر ئەم ژنە بەردەوام بێت ئەوە دەتوانێت شەقام بجوڵێنێت و خەڵکیان لێ هەڵبگەڕێنێتەوە و مەترسی لەسەر پێکە و کورسیەکانیان دروست بکات. هەر بۆیە بە ئامانجی ترساندن و بێدەنگکردنی خەڵکی شاری هەولێر و کەپکردنی چالاکی و خۆپێشاندانەکانی ئەو کاتی وانەبێژ و مامۆستایان دەسەڵات بیر لە ناوبردنی مامۆستا جیهان دەکەنەوە. مامۆستا جیهان لەو ڕۆژە بەدواوە لەژێر چاودێریەکی باشی دەسەڵاتدا دەبێت و بە بەرنامە و پلانێکی داڕێژرا و چیرۆک و سیناریۆیەکی تێکەڵ و پێکەڵی بۆ دروست دەکرێت بۆ سەر لێ شێواندنی بنەماڵەکەی و بەشێکی خەڵک بۆ بەلا ڕێدابردنی چیرۆرکردنەکە و هاوکات بۆ ترساندنی خەڵکەکەش تا هیچ کەسێک نەوێرێت دەنجی ناڕەزایەتی هەڵبڕێت. لە دوای پەخشکردنی ئەو بەرنامەیە بە ماوەیەکی کەم لە بەرواری 26 دەی 2023 هەواڵی گیان لە دەستدانی مامۆستا جیهان لە ڕووداوێکی تەواو و تەمۆژاوی و گوماناویدا بڵاو دەبێتەوە. مامۆستا جیهان خۆی و ئۆتۆمبیلەکەی بە سوتاوی لە دەڤەری بارزان دەدۆزرێنەوە. ئەم ڕووداوە هەرزوو لەلایەن خەڵکی کوردستان و ڕۆژنامەنووس و چالاکوانان لە کوردستان و دەرەوەی کوردستانیش بەکاری تیرۆر لەلایەن دەسەڵاتەوە لێکدرایەوە و بەکارێکی وەحشیانە و دڕندانە وەسف کرا. دەسەڵات لە بەلا ڕێدابردن و پەردەبۆشکردن و پینەکردنی تاوانەکە سەرکەوتوو نەبوو، بەڵام لە ترساندنی وانەبێژان و مامۆستایان و کپکردنی گردبوونەوە و چالاکیەکان سەرکەوتوو بوو. مامۆستایان و وانەبێژانی هەولێر ئیتر بەناچاری ڕێگەی هۆڵەکانی وانوتنەوەیان گرتەبەر و ئەو شارە بە تەواوی جوڵەی لێبڕا. لەلایەکی ترەوە چالاکی و خۆپێشاندانەکانی چینی مامۆستایان لە زۆربەی شار و شارۆچکەکانی تری کوردستان هەتا 4 مانگ بەردەوام بوو. دوای ماوەیەک لە کۆچی دوایی مامۆستا جیهان خانەوادەکەی بە شێوێکی فەرمی تیرۆرکردنی کچەکەیان لە بەیاننامەیەکدا پشتڕاست کردەوە. بۆ ئەو مەبەستەش دەسەڵاتی کوردیان بە تۆمەتباری سەرەکی دانا. لە دوای کۆچی دوایشی مامۆستا جیهان لەلایەن خەڵکی کوردستانەوە نازناوی شەهیدی حەقبێژ وەردەگرێت لە بەرامبەر قسەی حەق بە دەسەڵاتدارانی وڵاتەکەی هەر لەو پێناوەشدا ڕۆحی پیرۆزی خۆی بەخشی. ئەوەی جێگەی تێڕامانە دەسەڵاتدارانی کورد هەتا هەنووکەش لە هەمبەر ئەو تۆمەتانەی بنەماڵەکەی و خەڵکی کوردستانیش بێدەنگ بوون و نەهاتنە سەرخەت. خانەوادەکەی پێیان وایە کە یاسا و دادگاکان لە هەرێمی کوردستان سەروەر و سربەخۆنین، بۆ هۆیەوەش سەبارەت بە دۆسیی تیرۆرکردنی کچەکەیان لە دادگای واشنگتن لە ئەمریکا سکاڵایان تۆمار کرد. لەو بارەوە پارێزەرەکانی لە ئەمریکاوە ڕاپۆرتێکیان بڵاو کردەوە و جەختیان لەوە کردەوە کە بە دڵنیاییەکی زۆر ئەمە کاری تیرۆرە و دەسەڵاتدارانی کوردیان تۆمەتبار کرد. نیلسۆن ماندێلا دەڵێت لە هەر شوێنێکی ئەم دنیایەدا بکوژ نەدۆزرایەوە، ئەوە دەستی دەسەڵاتی لەگەڵدایە.